ئەم کاتان باش بینەرانی بەڕێز بە خێراتنتان دەکەین بۆ ئەڵلقەیەکی تایبەتی بەرنامەی پوینت کە تێیدا تیشک دەخەینە سەر ڕێڕەوی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێکردنەوەی ڕۆڵی لە ژیانی سیاسیدا و هەروەها ڕۆڵی مەڵبەندی گشتی دیراسات لە داڕشتنی دیدگای ئایندەیی حیزبەکە و ڕۆڵی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی و هەروەها باس لە گۆڕانکاریەکانی ناوچەکە دەکەین. بۆ ئەم مەبەستە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرساوی مەڵبەندی دیراسات لەگەڵمانە کاک دکتۆر یوسف گۆران. زۆر بە خێر هاتن دکتۆر. زۆر خۆشحاڵن کە لەگەڵمانیت. دکتۆر لە سەرەتای باسەکە با لە گرنگترین ناونیشانەوە دەست پێ بکەین، ئەویش ڕێڕەوی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستانە. لەم کاتەدا مەبەستان چییە لە نوێکردنەوەی ڕێڕەو؟ خۆی ئەگەر ئێمە سەیری نوێبوونەوە بکەین لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا، هەر خودی دروستبوونی یەکێتی نوێبوونەوە بوو لە کاری حزبی و لە بجوودنەوەی ڕزگارخوازی گەلەکەمان. ئەگەر سەیری هەواڵی سەرکردە و ڕەوانشاد مام جەلال بکەی، هەر لە شەستەکانەوە کە باڵی مەکتەبی سیاسی دروست بوو، ئەتیجاهێک و با بڵێم ئاراستەیەکی تازە بوو، ڕێڕەوێکی تازە بوو لە ناو بجوودنەوەی ڕزگارخوازی گەلەکەمان. دوای نسخۆی 1975 شۆڕشی نوێی گەلەکەمان بە قیادەی مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێکرد، کەواتە ئەو کاتش ڕێڕەوێکی تازە هات بۆی بتوانێت بە دیدگای تازە، بە بیرروبۆچوونی تازە جارێکی تر ئامانجە نیشتیمانی و نەتەوەیەکانیان جێبەجێکە. ئێستاش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە زیاتر لە 50 ساڵە دامەزراوە، هەر حزبێکی سیاسی بە تایبەتی حزبێکی کە خاوەن بەرپرسیارەتی گەورە بێ، چی لە کوردستان و لە عێراق و لە ناوچەکە، دەبێت بەردەوام لە نوێکردنەوە و تازەکردنەوەی خۆی بێ. بۆیە ئەبینین مەسەلەی نوێبوونەوە لە ناو یەکێتی، مەسەلەی دۆزینەوەی ڕێڕەوی تازە بەپێی ئەو گۆڕانکاریانەی کە لە ناو خودی کوردستان و لە ناوچەکەیە ڕوئەدا، مەسەلێکی گرنگ بۆ لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام قسەی لەسەر کراوە و نیقاشی لەسەر کراوە. توان بڵێم لە هەشتاکانەوە بۆ نەوەتەکان و تاکیەوە ئێستا ئەڵێم دوای ئەوەی کە ماوەیەک بە تایبەتی دوای نەخۆشکەوتنی مام جەلال و دوای نەخۆشکەوتنی هێرۆخان و کۆسەرچش، ئەتوان بڵێم یەکێتی لە وەزعێکی نالەبارە تێئەپەڕی. بۆیە پێویستی هەبوو جارێکی تر سەر لە نوێ دابڕێژێتەوە، بەرنامەکانی خۆی ڕێک بخاتەوە، بە ڕێڕەوێکی تازە، بە ئایدایەکی تازە بێتەوە، خوێندنەوەی بۆ ڕووداوەکان بۆ پێگەی خۆی، بۆ پەیوەندیەکانی خۆی دووبارە بکاتەوە. من پێم وایە ئەو یەکێتیە کە ئێستا دروست بۆتەوە جارێکی تر، ناڵێن ڕێکێتێکی نوێیە، هەرمان ئەو یەکێتیە، بەڵام دیدگایەکی نوێ، شێوازێکی کارکردنی نوێ، بەرنامەی نوێ، یەکێتیە کە هەم ڕێز لە ڕابردووی خۆی ئەگرێ، ڕێز لە سەرکردەکانی خۆی ئەگرێ، ڕێز لە مێژووی خۆی ئەگرێ، چونکە هیچ حیزبێ بە خەجەر یەکێتی خاوەن سەروەری نییە. بە هەمان کاتە چاوی لە ئایندەیە، چاوی لەوەیە کە بە بەرنامەی تازە، بە بیرروبۆچوونی تازە بێتەوە و پێگەی خۆی وەکو هەمیشە ببێتەوە خاوەن ئاراستە و خاوەن دەستپێشخەری یەکەم لە هەرێمی کوردستان و لە عێراقدا. بەڵێ دکتۆر، هەروەکو بەڕێزت ئاماژەت پێکرد، یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکە خاوەن پاشخانێک و میراتێکی پڕسەروەریە. ئەمڕۆ حزب چۆن هاوسەنگی لە نێوان میراتی مێژوویی قوڵ و پێداویستیەکانی واقعی نوێدا ڕادەگرێت؟ بەڵێ خۆی حزب هەر لە ئەساسە وەکو ئەتوان بڵێم تەجەموعێکی سیاسی خاوەن بەرنامە و ئەفکارێکی سیاسیە کە ئەتوانین بڵێن توێژێک، چینێک، مەجموعەیەک ڕۆشنبیل کە هەیانە ئەیانەوێ بگەنە دەسەڵات و لە ڕێی ئێستا لە ڕێی وا بڵێن هەڵبژاردن و وەسایلە دێموکراسیەکان بۆی بتوان بەرنامی خۆیان جێبەجێ بکەن. ئەمە وەکو حزب. یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەتا وەکو حزبێکی ئەتوان ڕزگاری خوازی خەباتی چەکداری ئەکرد لە پێناوی ڕزگارکردنی کوردستانەکەمان. ئێستا بین دوای ئەوەی کە بەشێکی ئەو ڕزگاریە تەواو بووە کە پرۆسەکە
ئەتوانم بڵێم جارێ بە تەواوەتی تەواو نەبوو لەبەرەوەی ئێمە ناوچەدابراوەکانمان جارێ ئەو کێشانەی لەسەر هەیە بەڵام لە بەشێکی کوردستانە بە ئەساسی لە هەرێمی ئێستای کوردستانە ئەو ئەرکەی جێبەجێ کردووە بۆیە پێویستی بەوە هەیە هەم خوێندنەوەی بۆ ڕابردووی خۆی هەبێ کە چۆن لە چیا دەستی پێی کرد و ئامانجەکانی چی بوو ڕێز لەو بەرنامەی خۆی بگرێت کە پێشتر هەبێ ڕێز لەو سەرکردانەی خۆی بگرێت کە پێشتر ماندوو بوونە تێدا بەڵام لەگەڵ ئەوەشە ئێستا وەکووتم لەبەرەوەی دۆخێکی تازەیە ئێمە ئێستا بە ڕێوشێنی دیموکراسی و بە هەڵبژاردن و بەوانە دەبێت لە دەسەڵاتە بمێنینەوە بۆیە دەبێت بەردەوام بەرنامەکانمان لەسەر ئەو بنەمایە نوێ بکەینەوە دیلمان نوێ بکەینەوە کادرەکانمان لەسەر ئەو بنەمایە گۆش بکەین و پەروەردەیان بکەین هەروەها بەرنامەی تازەش سیاساتی تازە و لەگەڵ ئەوەشە پێکهاتە و پەیکەری تازە یەکێتی بۆیە ئەبینین ئێمە بەردەوام یەکێتی لە گەڕانە بەدوای ئەو پەیکەرە نوێی کە ئەتوانێت ئەم سیاسەتە ئەم ڕۆیانە جێبەجێکە ئەم ڕۆیا و ئەم ڕێڕەوە تازەی کە سەرۆک بافڵ قیادەی ئەکا ئەتوانم بڵێم لە ماوەی ئەم 4 ساڵەدا بووە هەوێنی گۆڕانکاری تازە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەروها بووە هەوێنی بەهێزکردنی پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان چی لە هەرێمی کوردستان چی لە عێراق ئێستا ئەبینین ئێمە لە چەند هەڵبژاردننی کە بووری لە سێ هەڵبژاردنە پێگەی یەکێتی ڕۆژ بە ڕۆژ کورزەکانی یەکێتی ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشانایە لە بەهێزبوونایە ئەمە ماناوەیە ئەو سیاستەی کە یەکێتی دەستی داوەتێ دەستی پێکردووە ئەو سەرکردایەتێکی یەکێتی ئێستایەتی ئەو قیادەی کە سەرۆک بافڵ بۆ یەکێتی ئەیکا دەرەنجام و بەرهەمی هەبوو بۆ بەهێزکردنەوەی یەکێتی ئەو یەکێتی کە جاران بەبێ یەکێتی حکومەت تەشکیلەکە بەبێ یەکێتی حسابی بۆ ناکرا بە یەکێتی حساب بۆ ناکرا لە بەغا ئێستا ئەبینین نە حکومەت ئەتواندرێت لە هەرێمی کوردستانە تەشکیل بکرێ بێ بەرنامە و دید و یەکێتی و پێگەی یەکێتی لە بەغایە چەندێک بەهێز و فراوان بووە بۆ چارەسەرکردنی چەندین کێشەی گەورەی چی لە هەرێمی کوردستان و چی لە خودی عێراقشە دکتۆر گرنگترین ئەو پێداچوونەوە فکری و سیاسیانە چین کە کردوتانە بەڵێ ئەتوانم بڵێم یەکێتی لەم 4-5 ساڵەی ئەخیرە بەتوانێت لەم 4 ساڵەی ئەخیرە بە کارێکی دەستە جەمعی بە کارێکی هەرەوەزی بە کوردی خۆمان کاری کردووە و سەرەتا لە دیداری یەکێتیەوە کە ڕاو بۆ چوون و دەیان ئەتوان بڵێم دەیان هەزار کادری خۆی وەرگرت ئەم دیاردەیە لە ناو پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان و ناو پارتە سیاسەکانی عێراقشە پێوێنە بۆ تازە بۆ کە تۆ بڕۆی هەر بۆ دیداری یەکێتی یەکەم نزیکەی 16,000 کادر بەشداری لە کۆبوونەوەکان چی لە کۆبوونەوە لۆکەڵەکان چی لە کۆبوونەوە گشتیەکان لە دیداری دووەمدا ئەوە کە پێش چەند مانگێکرا نزیکەی 14 بۆ 15,000 کەس بەشدار بووە ئەمە ژمارەیەکی زۆرە ئێمە لەم دوو دیدارەیە ڕاو بۆ چوونی سەرجەم کادرەکانمان سەبارەت بە هەموو کارە حزبیەکان و دید و بۆ چوونی یەکێتی بۆ مەسەلە جیاوازەکان ئەمە بۆ هەوێنی ئەو گۆڕانکاریانی کە باسمان کرد ئەو ڕێڕەوەی تازەی کە باسمان کرد بۆیە ئەتوانین بڵێن خودی کۆنگرەی پێنجی یەکێتی بەشێکی زۆری لەسەر بنەمانی ئەو دیدار و ئەو ڕابۆچوونەی کادرەکانمان بۆیە توانیوان لە کاتێکی قیاسیدا ئەو کۆنگرەی ئەنجام دەین بۆ لە بەرەوەی بەشێکی زۆری ڕاو بۆچوونی کادرەکانمان لە دیداری یەکێتیە وەرگرت بوو دوای توانیمان بکەینتە ناو بەرنامە و گۆڕانکاری لە ناو حیزبا دروست بکەین. دکتۆر بەو پێی کە گەنجان داینەمۆی جوڵەن ئایا هیچ پلانێکی کردداری هەیە بۆ کردنەوەی دەرگای حزب بە شێوەیەکی فراوانتر لە بەردەم گەنجان و بربژێرە ئەکادیمیەکان؟ بەڵێ خۆی ئەگەر بێتە سەر ئەو گۆڕانکاریانی کە ئێستا لەم 4 ساڵەی ئەخیرا لە ناو یەکێتیدا کراوە ڕەنگە یەکێک لەوانە بێ کە خودی سەرکردایەتی یەکێتی بەرەو گەنجی ڕۆشتووە ئەتوانم بڵێم داون دەستگای تایبەت بۆ گەنجانە ناو یەکێتیدا ئێستا هەیە دوای لەو گۆڕانکاری ئەخیردا کە دەستگایەکی تایبەت بۆ گەنجانە ناو یەکێتیدا دروست بووە هەروەها ئەگەر قسە لەسەر گەنجانش بکەین ئێستا ئێمە خۆمان لە مەسەلەی پەروەردەکردنی کادرە گرنگیەکی زۆر بە گەنجان دەدەین بۆیە تەنانەت لە وەرگرتنی خوێندکارەکانشمە
تەرکیزمان کردوتە سەر گەنجان بۆی بتوانن بۆ ئایندە خزمەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین و هەروە ئەتوا بینین ئێستا لە پڕکردنەوەی پۆستەکانە ئەگەر ئێوە سەیری بکەن لە کاندیدەکانمان بۆ پەرلەمانی کوردستانی عێراق لە کاندیدەکانمان بۆ پەرلەمانی هەرێم ئەمانە هەمووی ئەبینین خەڵکی گەنج لە هەموو توێژەکان چی ژن چی کچ چی پیاو ئەمانە لە ناوشیاندا ئەکادمیستی تایە لە ناوتە خەڵکی خوێنەواری تایە بەڵێ ئەو ڕەوتەی کە ئێمە دەستمان پێکرد لە دوای پێش 4 ساڵەوە ئەتیمامێکی تایبەت بە گەنجان و ڕۆشنبیران بەتایبەتی ئەکادمیان ناوێکیتیدا دەدرێت. زۆر ڕاستە ئەگەر دیقەتش بین هەیکەلیەتی حزب یان ژمارەیەکی باشی گەنج لە بوونی هەیە لە هەیکەلیەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. دکتۆر حزبایەتی چی دەگەێنێت و مانای چییە؟ حزبایەتی طبعاً بەپێی کۆمەڵگاکان و بەپێی زروفی مێژووی ئەگۆڕدرێ. ئەگەر ئێمە سەیری هەرێمی کوردستان بکەین سەیری کوردستان ئەتوانین بڵێن کاتێکیەتی نیشتیمانی کوردستان دروست بووە حزبایەتی ئەوە نەبووە. ئێستا ئەگە بە پێوەرە گشتێکە سەیریکەی کۆمەڵێ خەڵکن لە چین و توێژی جیاواز بەڵام ڕەنگە تەرکیزیان لەسەر توێژەیە دوو توێژی دیاریکراوە بێ هەندێک ئەفکاری سیاسیان هەیە ئەو ئەفکار سیاسیان کردوتە بەرنامەیەکی سیاسی بۆی بتوان لە ڕێی ئەو بەرنامە سیاسیەوە ئەو ئەفکارە سیاسیە بەژاری هەڵبژاردن بکەن و بچنە دەسەڵات لە ڕێی ئەو دەسەڵاتەوە بتوانن گۆڕانکایی لە کۆمەلگایە دروست بکەن. بەڵام کە یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو کوردستانەکەمان داگیرکراو بوو حزبی نظامی دموکراتی نەبوو لە کوردستانە بۆیە ئەو کات کە حزبایەتی حزب دروستە بێ حزب بۆ دروست بێت کە کوردستان ڕزگارکە لە دەستی داگیرکران و لەژێر دەستی ڕژێمی باسیدا. بۆیە ئەبینین ئەو کاتە ئەرکی حزبایەتی زۆر جیاواز بوو لەوەی کە ئێستا هەیە ئەرکی کادر زۆر جیاواز بوو لەوەی ئێدا بەرنامەکانشی لەسەر ئەو بنەمایە داڕشت بوو هەرچەندە هەدەفی نیهاییان ئامانجی کۆتاییان ئەوە بووە کە بگەنە دەسەڵات و بەڵام بەم شێوەیە نەبوو کە ئێستا دوای کە کوردستان ڕزگار بووە فۆرمە حیزبایەتی گۆڕاوە بەتایبەتی ئێستا توانین بڵێن فۆرمە حیزبایەتی لە دوای ئەو پرۆسی بەجیهانی بوون و ئەو تەسیری تەکنۆلۆجیا و سوۆسیال میدیا فۆرمێکی زۆر جیاوازی لە خۆ گرتووە بۆیە دەبێت حیزبایەتی لەگەڵ ئەو فۆرمە تازانەی کە لە دنیادا هەیە ئەو گۆڕانکارە گەورانەی کە لە کۆمەڵگاکاتان ڕوویداوە ئەو کرانەوەی گەورەی بەڕووی جیهان ناکراوە ئەو کرانەوەی چی لە ڕووی تەکنۆلۆجیا چی لە ڕووی ڕاگەیاندنە چی لە ڕووی معرفیە ئەمانە ئەرکی حیزبایەتیان قورس کردووە ئەرکی پەروەردەی حیزبیان قورس کردووە ئەرکی کادریان قورس کردووە بۆیە ئێمە ئێستا لای خۆمان لەو ئەکادمیایی کە ئەمانە هەموو ئەم بابەتە تازانە بە کادرەکان ئەڵێنەوە بۆی بتوانین ئامادەیان بکەین بۆ کۆمەڵگایە کە کراوە دیموکرات هەیە. زۆر ڕاستە. دکتۆر دەچینە سەر تەوەریەکی دیکەی گرنگی بەرنامەکەمان کە ڕۆڵی مەڵبەندی دیراساتە. مەڵبەندی دیراسات چ ڕۆڵێک دەگەڕێت لە داڕشتنی دیدگانیەکەی یەکێتی؟ طبعا مەڵبەندی دراسات دەتوانین بڵێن پێشتر دەستگایەکمان هەبوو نای سنتەری لێکۆڵینەوەی استراتیجیە ئەو سنتەری لێکۆڵینەوەی استراتیجیە لە نەوەتەکانەوە ئەو شوێنە هەبووە و ئەو کاتە بەڕێز کاک فەرید ئەسەسەر مەسئولی بووە لە ماوەیەکی زۆر من وەکو یاریدەدەری وەکو جێگری ئیشم کردووە ئەو کاتش ئێمە شوێنێکمان هەبوو وەکو ئەپێڵێن think tank یعنی شوێنی بیرکردنەوە بۆ حزب کە بتوانێت ڕاستپاردە و پێشنیاری هەبێ بۆ سەرکردایەتی حزب. ئێستا مەڵبەندی دراساتی گشتی یەکێتی هەمان ئەو ئیشە فکری مەرجعیە ئەبینێتەوە کە لەسەر بابەتە هەنووکەیەکان لەسەر وەزعی ناخۆی حزب وەزعی دەرەوەی حزب لەسەر با بڵێن کێشە جیهانیەکان ئەمانە ئێمە لێکۆڵینەوەمان هەیە دراساتمان هەیە پێشنیارمان هەیە ئەمە لێکۆڵینەوە و دراسات و پێشنیاریانە خۆی لە ئەساسە هەمووی پێشنیارن یعنی تۆ ناتوانانی ڕۆڵی فەرزکردنت هەبێت چونکە ئەسڵەن شوێنی ئێمە شوێنێکی ڕاوێژکاری شوێنێکی بەحسیە ئەیدەینە دەست بەرزەکەینەوە بە قیادەی یەکێتی بۆ سەرکردایەتی یەکێتی چی وەکو سەرۆک بافڵ خۆی چی وەکو مەکتەبی سیاسی چی بۆ ئەندامانی سەرکردایەتی
ئەم مەڵبەندە ئەمە لەلایەکە شوێنی لێکۆڵینەوەیە، بەڵام لەلایەکی تریشە شوێنی پەروەردەی حیزبیە، یعنی کادرەکانمان لە مەسایلە جیاجیەکانی پەیوەست بە حکومڕانی لە کوردستان چی مەسایلی حکومڕانی بێ، چی مەسایلی حزبی بێ، چی هەر مەسایلی حتا ڕێکخراوەیی و ئەوانەشە ئێمە کادری جیاجیا پەروەردە ئەکەین و لەگەڵ دام و دەستگاکانی تری یەکێتی پێشتر لەگەڵ مەکتەبی ڕێخستن با بڵێن پەیوەندێکی بەهێزمانە بوو، دوایەوەی کە مەکتەبی ڕێخستن ئێستا وەکو بڵێ فۆرمێکی تازەی هەیە، ئەکیدم لە ئایندەیە لەگەڵ ئەو مەکتەبەی تازەی ناویشێتیە هەمان پەیوەندی بەهێزمانە بێ. بۆیە ئێمە دوو ئەرکی سەرەکیمانەیە، یەک ئامادەکردنی ڕسێرچ و لێکۆڵینەوە و پێشنیار بۆ بەردەم قیادەی و مەکتەبی سیاسی و سەرۆک بافڵ، دووەمیشیان بۆ پەروەردەکردنی کادر لە بوارە جیاجیەکانی حیزبدا. ڕاستە هەر بۆ مەبەستەش ئێستا ئەکادیمیایەکتان هەیە، ئەگەر کەمێک باسی و ئەکادیمیامان بۆ بکەیت گرنگەکەی و ڕۆڵ و ئەرکێ و ئەکادیمیا چییە؟ بەڵێ خۆی ئەم ئەکادیمیایە توان بڵێن فکرەکەی هەر لە کۆنگرەی پێنجەوە هاتووە، بەڵام پێشتر هەر پێشنیار یەکێ بوو لە پێشنیارەکانی دیداری یەکەم، یعنی کەواتە لە دیداری یەکەم بەشێکی زۆر لە کادرەکان پێشنیار ئەوەیان کرد کە ئێمە ئەکادیمیایەکی مەرکەزیمان هەبێ بەرپرس بێت لە پەروەردەکردنی کادران. بۆیە ئەم پێشنیارەی با بڵێن دیداری یەکەم چۆنا کۆنگرەی پێنج لە کۆنگرەی پێنج مناقەشە کرا و بڕیاری لەسەردرا. ئێستا یەکێتی ئەو ئەرکەی بە مەڵبەندی دراسا سپارتەوە. ئەتوان بڵێم ئەکادیمیاکە بۆ یەکەمین جار ئەکادیمیایەکی فراوان ستافەکەی بەشێکی ئەتوان بەشی هەرە زۆری لە ئەکادیمیستەکانن، یعنی مامۆسای زانکۆن کەمترینیان شەهادەی ماستەریان هەیە، پرۆفسۆرن و پرۆفسۆری یاردەدەن و لەو یەکێتیانەشن کە لە بواری حیزبایەتیە مێژوویەکی بەرچاویان هەیە، یعنی کەوات ئێمە تەنها مامۆسای زانکۆمان نەهێناوە، بەڵکو لەو مامۆسایانشن کە ینی خۆیان بە دڵسۆزی یەکێتی ئەزانون لە ناو بەشێکیان ناڵێم هەمویان لە ناو داوم دەستگاکانی یەکێتی ئیشیان کردووە. ئەمە لەلایەن ستافکە ئەو ستافە ئێمە حازرمان کردوون، دەوراتمان بۆ کردوونەوە چی ئەو دەوراتانی کە خۆیان لە زانکۆ وەریانگرتووەکو مامۆساچی ئەو دەوراتانی لە دەرەوە ئێمە پێمان داون. بێلەوە ئێمە بەرنامەیەکی تایبەتمان بۆ پەرەپێدانی کادرەکان داناوە، ئەو بەرنامەیە 8 بۆ 9 مانگ ئەخایەنێ، تایدا کادرەکان لە سەر جەمبوارەکانە پەروەردە ئەکرێن، بە تایبەتی لە چەند مانگی ئەخیرە لایەنی اختصاسیش وەرەگرن، یعنی تەخەسوس هەیە لە هەڵبژاردن وەرەگرێ، هەیە لە ڕاگەیاندن وەرەگرێ، هەیە لە ڕێخستن وەرەگرێ، هەیە لە علاقاتی دەرەکی یا علاقات وەرەگرێ، ینی هەم شتێکەکەمان هەیە، هەم شتە تایبەتەکە دوایە تەخەسوسی تایبەتی تیا وەرەگرێ. لە کۆتاییدا ئێمە دیبلۆمێکیانە ناومان ناو دیبلۆمی کاری حزبی، یعنی ئەو دیبلۆمە ئەبێتە ئەوکو بڵێ شەهادەیەکی گەورە کە تۆ ئەتوانی تر حازری بۆی کاری حزبی بکەیت. تەنانەت وەرگرتنەکەشمان ئەم جارە وەرگرتنەکەمان جیاواز بوو، ئێمە ئەم جارە وەرگرتنەکەمان بە ئۆنلاین بوو، مەرجەکانمان دیاری کرده بوو لە نێوانی 18 بۆ 28، ئەمە با بڵێن وەکو تەمەن شەهادەیان لە 6 ئێدادی کەمتر نەبێ، سەروتر بێ. هەروەها پشگیری یەکێک لە ئۆرگانەکانی یەکێتیان هەبێ یا کەسایەتێک لە کەسایەتەکانی یەکێتی کە ئەمانە یەکێتین و خوازیارن ئەکادیمیاکە تەواو بکەن. پێم وایە ئەمە تەجروبەیەکی تازەیە لە ناو یەکێتی، ئێستا بینایەکەمان سەربەخۆیە، لە هەمان ئەو شوێنی کە دەرس وەگرن شوێنی حەوانەوەیان هەیە، شوێنی نان خواردنیان هەیە. پێمان وایە ئەمانە ئەگەر لە ئایندەیە کە نزیکە چەند مانگێکیان وایە بۆی دەورەکە تەواو یەکەمی خولم تەواوکەن، ئەتوانن زۆر ئیسفادە بە دام دەستگاکانی یەکێتی بە ئۆرگانەکانی یەکێتی لەسەر جەمبوارەکان ببینن، چونکە هەم خەڵکانێکی گەنجن، هەم خەڵکانێکی لێهاتوون و هەوڵمان داوە لەسەر جەمبوارە جیاجیەکانی کەیپەی و پەیوەست بەکاری حزبی و سیاسی حکومی گۆش بکەین و پەروەردە بکرێن. بێگومان ئەمە ڕەنگدانەوەیکی زۆر باشی ئەبێت لەسەر ئەدای حیزبەکە، چونکە کادری ئەکادیمی پەروەردە ئەکەن. دەستان خۆش بێ بینەرانی بەڕێز دەچینە لای ناوبڕێک و ئەرانی ئازیز دووبارە سڵاوتان لەبێ هاتینە وڵاتان بوو تەواوکردنی بەرنامەکەمان. دکتۆر ئەو ئەکادیمیای کە باست کرد وتت بۆ تەمەنێکی دیاری کراوە، کەواتە وتت لە 18 ساڵەوە بۆ 28 ساڵ، ئایا ئەکادیمیایەکی تر ئەکەنەوە، خولێکی تر ئەکەنەوە بۆ کادرانەی کە ئەم خولەی ئەم جارە شوملیانی نەکرد؟
نا خۆی ڕاستیدا ئەو خولەی ئێستا بۆ 18 ساڵ بۆ 28 ینی ئەکادمیاکە خۆی بۆ ئەوە نییە چونکە ئێمە پێشتر دەیان ئەتوان بڵێن سەڵان نزیکەی 500 کادرمان تەخەڕوس پێ کردووە کە لە ئەمرە جاجاکان بوون ینی لە 18 بۆ 28 بوون پێش ئەوەی کە دەست بەم خولە بکەینەوە لەبەرەوە ئەمە ئەم خولەی ئێستا کە 8 مانگ بۆ 9 مانگیە کە نزیکەی 110 کەسەگرێ 110 کەستیا دەرسەخوێنێ لەو خولەیە 18 بۆ 28 بەڵام خولەکانی تر چی ئەوانەی پێشوو کە هەبوو چی ئەوانەی کە لە ئایندەیە ئەمری جیاوازی ئەبێت چونکە ئێمە پێی پێداویستی ئەەکەین بۆ نمونە ئێمە خولمان کردنەوە بەس بۆ بەرپرسەکانی ناو حکوومەت لە هەرێمی کوردستان بۆ ئەندام پەرلەمانەکانی خۆمان کردومانەتەوە کەمانە علاقەیان بە تەمەنەوە نەبووە خولێکی دیاری کرابووە بووە هەفتەیە بووە هەبووە 2 هەفتە بووە ئەوە مانگێ بووە لەبەرەوە بێگومان ئێمە بۆ هەموو خولەکان بۆ هەموو تەمەنەکانە هەموو بەڵام خول هەیە تایبەتە بە تەمەنێکی دیاریکراوە کەوەی کە باسمان کرد بەڵام بۆ تەمەنەکانی تر پێشوو لە ئایندەشە بەڵێ خولوانە بێت و کێشەمان نیرەوە. زۆر باشە دکتۆر ناتوانین باسی نوێکردنەوە و بەرنامە و ئەدای یەکێتی بکەین بەبێ وەستان لەسەر سەرکردایەتی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی ڕۆڵی بەڕێزیان لەم کاتە هەستیارەی مێژووی حزبدا چۆن هەڵدەسەنگێنن؟ بەڵێ خۆیەک و پێشترش ئاماژەم پێ کرد ئێمە لە 4 ساڵی ڕابردوودا پرۆژەی زۆر گەورەمان جێبەجێ کردەوە پێگەی یەکێتی لە هەڵبژاردنەکانە لە ناو عێراقا لە هەرێمی کوردستانە بەرەو بەهێزتر بووە ئەمە بۆ ڕووی داوە یەک لە من پێم وایە لەبەر کەسایەت هۆی سەرەکی ئەوە بووە کە سەرۆک بافڵ بووە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان تاقە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو توانی لەو ماوەیەدا چەندین هەنگاوی گەورە بنێ یەکەمی شت کۆکردنەوەی هەموو یەکێتی یەک ئاراستەی کرد یەکێتی و یەکدەستی یەکێتی ئێستا یەکێتی لە هیچ کاتێک وەکو ئێستا بە تایبەتی لە ئەگەر باسی ئاسی سەرۆ بکەین کە زۆر جار باس لەوە ئاکرا یەکێتی کێشەی هەیە و وەفدێ بێ نازانێت لەگەڵ کێدا بنیشێ و دەبێت لەگەڵ 3-4 کەس بچێ ئێستا ڕەنگە یەکێتی تاقە حەزبێکە و کێشەی نییە چونکە یەک سەرۆکمان هەیە یەک ئاراستەمان هەیە یەک دەستمان هەیە کۆکردنەوەی یەکێتی و لەژێر سیاسەتێکی گشتی یەک ئاراستەکراو ئەوە یەکێ بووە لە با بڵێن لە ئینجازە لە هەرە گەورەکانی سەرۆک بافڵ هەروەها پێش سەرۆک بافڵ ئێمە کۆنگرێکمان بەشود بە 10 ساڵ گەیشتونەتەوە کۆنگرێ نزیکەی 10 ساڵ بەڵام لە کاتێەوەی کە سەرۆک بافڵ بۆ سەرۆکی یەکێتی بەپێی ئەوەی کە ئەو سەلاحیەتەی کە لە پەیڕەوی ناخۆلە و تعدیلەی کردرا کۆنگرە نەکرد لە وەختی خۆی کرا بەڵکو چەند مانگی پێش خۆشی کرا ئەمە ئینجازێکی دیموکراسی گەورە بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئیتر لەمە دوای یەکێتی ئەو حزبە نییە کە لەوە بترسێ ناخۆیە کۆنگرە بکە بەڵکو باوەڕی بە دیموکراسی ناخۆیی حزب هەیە چونکە ئەساسی دیموکراسی دەرەکی دموکراسی ناخۆی حزبە چونکە حزبێک تۆ ناتوانین لە ناخۆتە ناتوانین لە دەرەوە دیموکراسی بێنە بەڵام ناخۆتە دیموکراسی نەبی بۆی ئەتوانین بڵێن ئەو کۆنگرەی کە بەسمان ڕنگدانەوەی ئەوە بوو کە ئیتر یەکێتی ڕێڕەوەکەی وازەحە قسە لەسەر بەهێزکردنەوەی پێگەی یەکێتی پێشکردنەوەی پێگەی یەکێتی لە هەڵبژاردنەکاندا ڕۆلی سەرێکی ئەبینیمان بەتایبەتی لە هەڵبژاردن بۆ کاک بافڵ و ئەو تیمەی خۆی لە قیادەی لە یەکێتی لە سەرکردایەتی و لە کادرە سەرەکیەکانی یەکێتی ئەبینین کە وای کرد کە ئێمە بۆ نمونە کورسیەکانمان هەڵبکشێ لە کوردستان هەروەها گۆڕینی ئەو یاسایانی کە پێشتر کێشە بوو بۆ هەڵبژاردنی کوردستان لە یەک بازنەوە کورمانە چەند بازنەیی ئەمە داواکاری یەکێتی و با بڵێن سووربوونی سەرۆک بافڵ و قیادەی یەکێتی بوو هەروەها مەسەلەی کەمینەکان کە پێشتر بۆ ئامانجی تر بەکارهێنرا ئێستا توانین بڵێن ئیتر کەمینەکان تەنها بۆ خودی بەرژەوەندی خودی پێکاتەکان بەکارهێنرێن نەک بۆ بەرژەوەندی لایەنێک یا حزبێکی تر ئەمانە هەمووی ئەو ئینجازاتانە بووکەن کە لە بەغا پێگەی یەکێتی لە بەغا کاتێ وەکو ئێستا لە وەختی مام جەلالەوە لە وەختی نەخۆشکەوتنی ڕەواشاد مام جەلالەوە یەکێتی وەکو ئێستا پێگەی لە بەغا بەهێز نەبووە ئەمەش هەر بەر لەژێر قیادە و کاگوافڵا کراوە ئەو گۆڕانکاریانی کە ئێستا لە ناو یەکێتیدا ئەکرێ لە ناو ئۆرگانەکان یەکێتی ئەوکو باسم کرد
دروستکردنی ئەکادیمیە چەندین ئۆرگانی تازە ڕێخستنەوەی ئۆرگانەکان ئەمانە هەمووی لە وەختێکا بووە کە یەکی ڕەنگە دەیان ساڵە خەونی بۆ ببینێت کە ئێمە گۆڕانکاری حزبی بکەین بەڵام ئەو خۆنەمە نەماتوانێت جێبەجێ بکەین بەڵام ئێستا لەژێر قیادەی سەرۆک بافڵ توانیمان طبعا بە هاوکاری هەواڵانی لە مەکتەبی سیاسی و دەسەرکردایەتی و هەموو کادرەکان توانیمان ئەو گۆڕانکاریانم بکەین گومانم نییە بەم ڕێڕەوەیە بڕۆین و بەردەوام بێ ئەتوانین یەکێتی نەک وەکو ئێستا بەهێز بێ بەڵکو بگەێتەوە یەکێتەکەی جاران کە حزبی ژمارەیەک بێ لە کوردستان. بەڵێ دکتۆر هەموو ئەم دەستکەوتانی کە باست کرد دەرخەری ئەوەیە کە سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی توانیوێتی متمانەی شەقامی کوردی بەهێز بکات بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان. دکتۆر ئەتوانین بڵێن سەرۆک بافڵ بەردەوامە لەسەر ڕێبازەکەی سەرۆکی کۆچکرد و مام جەلال تاڵەبانی بەڵام بە شێوازێکی نوێ و گونجاو لەگەڵ ئاڵنگاریەکانی ئەمڕۆدا؟ بەڵێ خۆی زۆر جاکە بافڵ سەرۆک بافڵ شتێکە لە ئێمە هەڵێ ئێمە لەسەر ڕێبازەکەی و لەسەر بەرنامەکەشی بەردەوامی ئەوە گرنگترین شتە. یعنی یەکێتی لە وەختی هەواڵ مام جەلالە گرنگیەکی تایبەتی بە سۆسیال دیموکرات و بەوادا ئەبینین ئێستاە بە هەمان ڕێچکە سەرۆک بافڵ و بینیتانە چەند هەفتەی پێشوودا گرنگێکی تایبەت و کۆنفرانسێکی تایبەتی سۆسیال دیموکراتەکان هاتە سلێمانی بۆ یەکەمین جار و بەو شێوەیە بۆ ئەو پۆستە تازەیە هەڵبژێردرا. ئەوەی مەسالەکانی تایبەت بێ بە مافەکانی کوردستانیان لە ناوچە دابراوەکان ئەمە سەرۆک بافڵ بە هەمان ڕێچکەی مامجا احتیمامێک و گرنگێکی تایبەت بە کەرکووک ئەو شەڕی کە سەرۆک بافڵ و لەگەڵ قیادەی ئێستا یەکێتی و قیادەی ئێستای کەرکووکیەکان کردی بۆ ئەوەی کە لە کەرکووکە هەم بیبینەوە هەم پارێزگارێکی کورد لە کەرکووکە هەبێ هەمان ڕێچکەی سەرۆک مام جەلالە کە کەرکووکی بە قوچی کوردستان داناوە و هەموو ناوچە دابراوەکان ئەو گرنگی دانەی سە بە مووسڵ هەیە بە دیارە هەیە و بە خانەقین هەیە. من پێم وایە ئەم ڕێچکەیە ڕێچکەیەکی شارڕێگەیە ڕێبازە بەڵام بەرنامەی تازەی ئەوێ وەکو خۆتوتت ئەو بەرنامەی تازەیە ئێستا بە قیادەی کاک بافڵ و لە ڕێی ئەم سەرکردایەتی ئێستا یەکێتیەوە هەوڵی جێبەجێکردنی دەدرێت. زۆر باشە دکتۆر ناوچەکە بە بەردەوامی لە بەردەم پێشهات و گۆڕانکاری جیۆسیاسیە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن خۆی ئامادە کردووە بۆ ئەوەی مامەڵە بکات لەگەڵ گۆڕانکاریەکانی عێراق و ناوچەکە بە تایبەتی لە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی تورکیا ئێران سووریا. بڵێ ئێمە پێش هەموو شتێک ئێمە بەرنامەی ئێمە ئەوە بووە کە عێراق مەرجع و هەموو هەم کێشەکانە ئێستا هەم چارەسەرەکانە بۆیە گەڕانەوە بۆ بەغا بەهێزبوونی پێگەی کورد لە بەغا ئەوە وا ئەکا کە کورد زامنی ئەوە بێکە لە ناو دەوڵەتێکا کە دەستورەکەی ڕۆڵی سەرەکیمان هەبووە لە دانانی سەرۆک مام جەلال ڕۆلی سەرەکی هەبووە لە دانانی ئەو دەستورە ئەگەر ئێمە بێت و لەسەر بنەمای ئەو دەستورە مافەکانمان بۆ دەستەبەر بکرێ ئەتوانین بڵێن پێگەیەکی گەورە لە عێراقا و لە کوردستانە دابینەکەین. ئەمە با بڵین ئێستا ئەمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە سیاسەتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەنسبەت ئەو وڵاتانەوە ئەمانە هەموو وڵاتی دراوسێن ئەمانە کەسیان با بڵێن وڵاتێک نەبوونە بە موقەت بمێننەوە و دوایەوە نەمێنن هەبن و نەمێنن بەڵکو وڵاتێکی دراوسێن ئێمە پێمان وایە دەبێ وەکو عێراق و وەکو هەرێمی کوردستان باشترین پەیوەندیەکمان لەگەڵ تورکیا هەبێ باشترین پەیوەندیمان لەگەڵ ئێران هەبێ پەیوەندیمان لەگەڵ سووریا هەبێ چونکە ئەمانە یەک لەبەر ئەوەی کە هەرسێ لەم وڵاتانە ژمارەیەکی زۆر کوردی تێدایە دانیشتوانی کورد و ئەتوانین بڵێن کوردستانی تورکیا ئێران سووریا ئەگەر ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئەو وڵاتانە باش بێ ئەکی تەسیری لەسەر باشکردنی دۆخی کوردانی ئەبێ لە ئەمە بە ژمارەیەک ژمارە دوو خودی ئەو وڵاتانە دراوسەی عێراقن دراوسەی هەرێمی کوردستانن دروستبوونی یەک ژینگەی جوگرافیمان هەیە یەک ژینگەی جیۆپۆلیتیکیمان هەیە باشکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ ئەو وڵاتانە ئەبێتە هۆی ئەوەی کە ناوچەکەمان استقرار و ئارامی بەخۆی بگرێ و پێکەوە بتوانین چی وەکو کوردانی هەرێمی کوردستان و چی وەکو کوردانی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و ڕۆژاوا ئەتوانین بڵێن بە استقرار و بە پەیوەندیێکی باش بەردەوام بین.
دکتۆر لە سۆنگەی قەیرانە هەرێمیەکانەوە کە پەیوەستن بە وزە و سنوور و ئاسایش استراتیژێتی حزب چییە بۆ پێگەی سیاسی و ڕۆڵی نیشتیمانی؟ خۆی مەسلەی وزە ئێستا کێشێکی گەورەیە لە دنیا. ئێمە پێمان وایە وزە پێشتر بە تایبەتی بۆ کورد نیقمە بووە، نیعمەت نەبووە. بۆیە دەبێت ئێستا لەمە دووە ئەو چی لە عێراق و چی لە کوردستانش مەسلەی نەوت، مەسلەی گاز با بڵێن وا لێ بکەن کە کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆرترین ئیسفادەی لێوەربگرن و ئێمە بەتابەتی بە مەسلەی نەوت نەمانتوانی زۆر ئیسفادە لە مەلەفە وەربگرین. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی سەرۆک بافڵ زۆر تەکید لەسەرکاتەوە کە دەبێت لە مەسلەی غازە ئەو هەڵەی مەسلەی نەوت نەکەینەوە، بەڵکو هەوڵ بدەین خەڵکی کوردستان زیاتر سوودی لێوەربگرێ، زیاتر وای لێ بکەین بێتە بەشێک لە پرۆسەی گەشەکردنی ئابووری بۆ هەموو خەڵکی کوردستان و نەبێت بێتە کێشێکی سیاسی چی لەگەڵ عێراق و چی لەگەڵ وڵاتانی دراوسێ. کاک دکتۆر، ئایا حزب بیر لە دەستپێشخەری هەرێمی دەکاتەوە کە بەشداری سەقامگیری و کەمکردنەوەی دەستێوەردانی دەرەکی بێت؟ خۆی ئەمە دەبێت ئەو شتان لە ڕێی عێراقەوە بکەین، چونکە ئێستا ئێمە پێگەمان لە عێراقا پێگەیەکی بەهێزە، سەرۆکی جمهور لە خۆمانە ئەتوانین بڵێن ئەکیدن دوای ئەم هەڵبژاردنە پێگەمان دەجاران بەهێزترە بێ لە عێراقا، ئەتوانین لە ڕێی ئەوەوە بەڵێ ڕۆڵمان هەبێ لە سەقامگیری ناوچەکە، چونکە عێراق ئەتوانێت ڕۆڵێکی گرنگی هەبێ بەو پێوی کە عێراق هەم پێگەی جیۆپۆلیتیکی تایبەتە، هەم بەشێکی زۆری غاز و نەوتی منطقەکە لە عێراقدا هەیە، ڕێڕێوێکی گەورەی بازرگانیە لە نێوانی خەلیجی تورکیا، لە نێوانی ئێران و بەحری متەوەسط. عێراق ئەتوانین بڵێم ناوچەیەکی زۆر هەستیارە، بۆیە ئەو هەستاریە ئەگەر پێشتر بووە کێشە بۆی وڵاتان دەستێوەردانیان تێکرد، ئەتوانێت لە ڕێی مبادراتی سیاسی تازەوە، لە ڕێی دروستکردنی ژینگەیەکی ئارام ئەو لە جاتەوەی بێتە سەرچاوی کێشە، بێتە سەرچاوی ئیستقرار و سەرچاوی گەشەپێدانی ئابووری و سیاسی و ئەمنی لە ناوچەکە. زۆر ڕاستە دکتۆر، پرسیاری کۆتام تایبەتەکەم بە هەڵبژاردن. ئێمە لە بەردەم هەڵبژاردنێکی چارە نووسازین. ئێوە وەکو بازنەی حکوومەت تا چەند ئامادەن بۆ ئەم هەڵبژاردنە؟ بەڵێ بازنەی حکوومەتی لە هەڵبژاردننی پێشوو ڕۆڵێکی دیاری هەبوو، لەم هەڵبژاردنەش گومانم نییە ڕۆڵێکی دیاری هەبێ. مەسەلەی هەڵبژاردن زۆر گرنگە بە نسبەتی کێتیەوە، چونکە پێمان وا بووە ئەگەر بێت و یەکێتی پێگەی بەهێزتر بێت، چی لە ڕووی کورسیەوە چی لە ڕێی دەنگەوە لە عێراق، ئەتوانێت باشتر کێشەکانی لەگەڵ حکوومەتی هەرێم و لەگەڵ بەغا چارەسەر بکە. ئەوە بۆ خۆی دلیلە کە بەم پێگەی ئێستاوە سەرۆکبافڵ ڕۆڵی هەبوو لە چارەسەرکردنی کێشەی موچە لە مانگی 5 و دوایش بۆ ئەساسێ بۆ مانگی 6 و دەستخۆشێری لەلایەنی سەرۆک وەزیرانی عێراقەوە لە کۆبنەوەیکی فەرمی ئەنجومەنی وەزیرانەوە دەستخۆشێری لە سەرۆک بافڵ کرا. ئەمە مانای ئەوەی ئەگەر یەکێتی بێت و پێگەی بەهێزتر بێ، ئەگەر یەکێتی کورسی زیاتر بێ لە عێراق، ئەتوانێت ڕۆڵی باشتر بگێڕێ بۆ چارەسەرکردنی کێشەکان و لە هەڵبژاردننی پێش و لەم هەڵبژاردنەش بەڵێ کادرەکانی یەکێتی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی چالاک و گەورەشیان هەبووە و من پێم وایە هەر ئەوەش بۆ وای کردووە کە حزب بیرکاتەوە ئۆرگانێکی تایبەت بە حکوومەت لە ناو حزب دروستکە وەکو بۆردێک سەر بە مەڵبەند مەکتەبێکی نوێەکەی ناویەتی نیشتیمانی کوردستان. زۆر ڕاستە کاک دکتۆر، زۆر سپاس دەکەین بۆ بەشداریکردنت و وڵامە پڕبایەخەکانت. زۆر سپاس. هەر بژی سەرکەوتوو بنێوەش. بینێرانی بەڕێ چاوەڕێتان دەکەین هەتا ئەڵلقەیەکی تر. هەر شاد و کامەران بن.